بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيد المرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. پێم خۆش بوو لە خزمەتکم کۆمەڵە براو خوشکی بەڕێزە بابەتێک کە بۆتە بابەتی ڕۆژ، بابەتێک کە خەڵکێکی زۆر ئەمڕۆ چوکڵی تێخا بۆ جوڵاندنی بۆ ئەوەی هەوڵ بدەن مسلمانان لە کۆمەڵێ بەهاو کۆمەڵێ بنەمای سەرەکی ژیانیان مەشغوڵ بکەن بۆ ئەوەی کۆمەلگا بەرەو داڕمان و داڕوخان ببن. لە کاتێکە ئەوان لە ئەوجی یەکتر کوشتنابوون، مسلمانان لە ئەوجی تەتەور و پێشکەوتنابوون. هەموو ڕێگاکانیان لە مێژووە گرتووەتە بەر بۆ داڕماندنی کۆمەلگای ئێمە. هەموو ڕێگایەکیان گرتووەتە بەر بۆ ئەوەی مسلمانان لە تاریخ و مێژوو ڕابردووی پڕسەروەری و پڕعیلم و زانست و پێشکەوتن و بەرەو پێشچوون لەو هەموو پێشخستنەی کۆمەلگا لە کتێب و لە نووسین لە هەموو بوارەکانی علمی فەلەک و علمی ژمارە کەیسە زانستی کۆمپیوتەر و مۆبایل و وەسایلەکان لەسەر نظامی دیجیتاڵ و لەسەر ئەساس و بنەمای خەوارزمیاتە ڕواتە ڕێوە کەوانە هەمووی لە پێشەنگی زانە مسلمانەکانن کە پێشتر ئەمەیان کردووە و ئەم شتانیان پێشکەش بە کۆمەلگا کردووە. متەتەورترین لایەنی بەدواداچوونی لایەنی فەلەک، علمی فەلەک، تەلسکۆبە داهێنانی مسلمانانە و فکرەی داهێنانی عەدەسەی تەلسکۆب لەلایەن زانای گەورە ئیبن نەفیس و کۆمەڵێک زانای تر لە دوایەوە تەطویریان کردووە و بەیرونی و کۆمەڵێک لە زاناکان کتێبی ئەو سەردەمایان داناوە. هەندێک کتێبەیە 1000 ساڵ پێش سەدانراوە. ئەو لایەنە فەلەکیانەی کە ئەو باسیەکات هەر ئەو قسانەیە کە ئیسە وڵاتەکان مؤسسەی ناسا و کۆمەڵێکی تر باسیەکەن هەموو ئەو زانانە ورد و درشتیم لانەیان لەلایەنی فەلەک و باس کردەوە بۆ خەڵکی. بەڵام کاتێ مسلمان بەرەو دواوە دێت، کاتێک کۆمەلگامان دائەڕوخێ خەڵک لە ڕابردوو لە کتێب و لە زانستی زانەکانمان بێئاگا بێ، ئەو کاتە ئەوانە بنە پێشەنگی ئێمە و ئەوان بۆ ئێمە مۆبایل دروستەکەن و سیارە دروستەکەن، ئێمە شەبینە ئەو کۆمەلگای کە گاڵتە بە خۆمانەکە. پێم خۆش بوو لەم وتارە خوشک و برایانی بەڕێز، پێم خۆشە لەم کۆڕەدا ئەمڕۆ ئینشاءڵڵا باس لە ئەم بابەتە گرنگە بکەم، بابەتی داڕمانی کۆمەلگا و کارەکانی چییە، وەچی کۆمەلگامان گەیشتوتە ئاستێکەوە هیچ کەسێک لە ئێمە ناتوانێت بچووکترین شت بۆ خۆی دروستکە. هیچ کەسێک لە کۆمەلگای ئێمە هەر شتێک لە شتەکان کە ئیستا ئەو ئامێرانی کەوا دێتە بەردەستمان لە بچووکترین شت تا گەورەترین شت هیچ کەسێک لە ئێمە نازانێت دروستی. بۆچی کۆمەلگامان گەیشتوتە ئەم ئاستە؟ ئایا کۆمەلگای مسلمان لە تاریخە هەروە بووە؟ بە هیچ جۆرە تاریخی ئیسلام سیر بکە و سیر لە زانایانی مسلمانان بکە، لە هەموو حەزارەکان، لە هەموو خلافەتەکان، لە سەردەمی عەباسی، لە دوای ئەوانیش، لە سەردەمی عوسمانیەکانیش، لە سەردەمی ئەندەلوسیەکانیش، لە هەموو بوارەکانی تەکنۆلۆجیا و لایەنی تەطویرکردن هەر ڕێگەیەک لەو سەردەمە عەقڵ پێگەیشتووە، مسلمانان پێشەنگی هەموو ئومەتەکان بوون لەسەر زەویە. هەموو مستەشرقەکانیش باسی ئەمەیان کردووە. هیچ میلەتێک لەو سەردەمەی کەوا دەسەڵات لەژێر دەسەڵاتی مسلمانان بووە، پێشکەوتووترین وەسیلەکانی کۆمەلگا لەو ڕۆژەیە لەژێر دەستی مسلمانان بووە و هێمنترین وڵاتی مسلمانان بووە و خراپترین و پەرتەوازەترین و شەڕەنگێزترین و خۆخۆرترین وڵاتی غەرب و ئەوروپا و وڵاتەکانی تر بووە. ئەمە گشتی تاریخ شایدە و گشتی ئەزانێ کە عەسووری وستا سەدەکانی ناوەڕاست سەدەی یەکتری خواردنی ئەوروپا و غەربیەکان بووە. لەو کاتە مسلمانان لە ئەوجی حەزارەت و پێشکەوتن بوون. هەموو ڕێگاکانیان گرتە بەر بۆ داڕوخاندنی کۆمەلگای ئێمە، هەموو شتەکانیان گرتە بەر لە ناو ئەوەی کەوا گرتویانەتە بەر پێشتر بە بڵاوکردنەوەی ئەفکاری خراپ، تێکدانی کۆمەلگای ئێمە، پاشان بە هێرشکردن بە حەمەلاتی سەلیبی بە ناوی کەنیسەوە بۆ سەر وڵاتی مسلمانان، پاشان داگیرکردنی ئیسپانیا ئەندەلوس کە عاصمەی مسلمانان بووە
کەیسە پێڵەن ئیسپانیا لە 19.9 مسلمان نییە کە لەو سەردەمە عاسمەی ئیسلام بووە. زۆربەی زانا گەورەکانی ئیسلام لەوێ سەریان هەڵداوە، زۆربەی کتێبە عیلمی و زانستیەکان لەوێ نووسراون. کاتی هاتن بە وڵاتەکان هەموو کتێبەکانمانیان سووتان، هەموو عالمەکانمانیان کوشت، هەموو مسلمانێک کە شایەتی بە لا ئیلاهە ئیلا اللهدا هەموویانیان کوشت. نەک کوشتنێکی بەسیط، کوشتنێک کە ئیستەش یەکێک لەو شتانەی کەوا غەرب لێی شەرمەزارە و کوشتنەیەکە لە حەملەکردن بە وڵاتی مسلمانان کراوە. کورسی بزمارین مسلمانیان پێدا کوتاوە بە چەکوش، هەمووی بزمار بووە. سێش بڕۆ نەگەر متابعە بکەن بزان سیرکەن ڕسمەکانیان ماوە. یەکێک لەو شتانەی کە غەرب شەرمەزارترین تاریخە بۆ غەربەوەتانێ مسلمانانیان چۆن لە ئیسپانیا کوتکوت کرد. و هەروە حەمەلاتی تەتەر بۆ وڵاتی مسلمانان و بۆ سەر دەسەڵاتی عەباسیەکان، فڕەدانی کتێبەکانی مەختوتەی مسلمانان کە هەندێک کتێب هەیە 50 مجەلەدە لە عیلم و زانست نووسراوە. لەو کاتا کە هێرش دێنن بۆ بەغا کتێبەکانمان فڕادەنە ناو دجلەوە، نووسراوە یەک نوسخەی لێ بووە و کاتە سنساخ و مەطبعە نەبووە. خەڵک بە قەڵەم هاتووە 50 مجەلەد 100 مجەلەد هەمووی نووسیوەتەوە بە قەڵەم، هەموویان فڕەداوە ناو دجلەوە بڕۆن سەیر کتێبی بیدای و نیهای بکەن لە تاریخاڵێن ئەو ڕۆژە کە کتێبەکان فرەدراوە. دوای چەند ڕۆژ ئاوی دجلە شین بووە لە حبری نووسینەکانمانە کەوە داهاتی مسلمانان و نووسینمان بووە. هەر میلەتێک لە هەر ئەوجی حەزارەت و پێشکەوتنیەکا بێ خەڵکانێکی وەحشی تێنەگەیشتوو لە ژیان، پەلاماردەر، گۆشتخۆری مرۆڤ پەلاماری وڵاتەکە بدا، بچێت هەرچی کتێب و وەسیلە تەکنۆلۆژی و کۆمپیوتەر و جیهاز و شتەکانێنێ فڕێ بداتە ناو دەریاوە بیسووتێنێ و هەموو عالم و زانەکانیان بگرێ هەمویان کوت بکا و پەلپەلیان بکا و گشتیان فڕە بدا، هەر میلەتێک لە هەر ئەوجی حەزارەتێکا بێ دا ئەڕوخی. بۆ نمونەی ئەمریکا یەکێکە لە وڵاتانەی کەوا لە عالەمە خۆی وا هەڵئەنێ کەوا ئێستا هەموو عالەم بەدەست ئەوەیە و بە تەکنۆلۆژیا هەموو شتێکیان گرتووە و ساڕۆخە ناتارکیەوە. بێنە پێشچاوی خۆت ئەگەر وڵاتێک بڕە پەلاماری ئەمریکا بدا، هەرچی ئەجهیزە و وەسایلی تەکنۆلۆژیای ئەمریکا هەمووی فڕەداتە ناو زەریاوە و هەرچی زانا و عالمی تەکنۆلۆژیا و لایانی کۆمپیوتەری و بواری ئەوانە هەیە گشتیان بگرێ هەمویان بکوژێ و هەر ڕێگەیەک ڕێگەی پێشکەوتنی ئەو وڵاتەیە هەر هەموو تاک بە تاکی لە ناو بدات و گشتی بسووتێنێ، دوایەوە ئەو وڵاتە بەرەو کوێچێ بەرەو چه ئاقارێکە چێ بکەوێتە ناو تاک بە تاکی ئەوانەی یەک تۆزبۆنی عیلم و زانستی لێ بکە، یەک تۆزبۆنی پێشکەوتنی لێ بکە، بیکوژە کوتکوتی بکە، بێگومان کۆمەلگاکە زۆر داڕوخێ بە 1000 ساڵ هەڵناسێتەوە جارێکی تر. کۆمەلگای ئیسلامی بەر ئەم حەملە سەلیبیە غەربیە ناتەندروستە کەوت کەوا لە تاریخە بۆ گەنجترین جۆری کوشتار و جینۆساید و خراپەکاریە بەرامبەر وڵاتی ئێمە کراوە. ئەوانە ڕوویدان تازە ڕۆشتن، بەڵام ئایا کۆمەلگای ئیسلامی الحەمدولله سەرەڕای ئەوە یعنی الحەمدولله تا ئێستا کۆمەلگای ئیسلامی عایلە و خێزانەکانمان پێکەوەن، خزمایەتیمان هەیە، ژن و ژنخواز، ڕێزی ئافرەتمان هەیە، ڕێزی پیاو هەیە، پیاوەتی هەیە لە ناو کۆمەلگامانە، چاکەکاری هەیە، خێر و خێرات. ئەگەر کۆمەلگای غەربی ئەو حەملەی کە بەرامبەر ئێمە کراوە لە 100 بەرامبەر وڵاتێکی کام وڵات وەکو وڵاتێکی وەک نەرویج وەکو ئەڵمانیا بکرێ بە جۆرێک داڕوخان ڕووی لێکە تاک بە تاکی خەڵکەکە یەکتری ئەخۆن. سەرکە ئێمە هێشتا سەرڕایەوە هەموو حەملاتە هەیە کە هەتا ئیسش بەردەوامە. پێشتر بە جینۆسایت و کوشتن تەواوی ئیسە ئیشیان بە کوشتن نەما، سە ئیعلام و وەسائلی تەکنۆلۆژیا هەمویان خستۆتە بەردەستی خۆیان بە هەموو ڕێگەیەکە هەوڵ ئەدەن پەرتەوازایی لە ناو خێزانمانە دروستکەن، کچ و کوڕەکانمان انحراف پێ بکەن، ڕێگای غەڵەتیان پیشان بدەن، کچەکانمان زەواج نەکەن، ڕێگای زینا و فاحیشە و لاڕێیی بگرنە بەر، خێزانەکانمان لە یەک بترازێنن، برایەتی و خۆشەویستی و ڕێز و احترام و ڕێزی دین و ڕێزی مەلا و پیاوانی دین و ئەوانەی کەوا فێری خەڵک یعنی ڕێنمایی خەڵکەکەن بۆ ئیسلام بە هەموو ڕێگەکان گرتویان تەبەر، بە هەموو شێوازێک، شێوازی ئیلحاد و بڵاوکردنەوەی شوبوهات، شێوازی دروستکردنی خەڵکانی تەکفیری و توندڕە و بۆ ئەوەی بێن بدەن لە کەسایەتیە دینی و مامۆستا ئاینیەکان بە ناوی دینەوە بڵێن ئەمانە کافرن و بێدینن و مبتەدیعن و چین، هەموو ڕێگەکانیان گرتوۆتە بەر و ڕۆژ لە ڕۆژ ئەمە تەطبیقەکەن
و بەرامبەر ئەوە ئیستا حەملەکان تابێ فراوانیەکەن لە ضمنی حەملە فراوان ئەم جارە دێنە دەن لە حیجابی خوشکەکانمان ئەم جار دێن ئەدەن لەو سیمات و ئەخلاق و جوانی کەوا لەناو گەنجەکانمانە باوە ئەیکەنە عیبە گەنج التیزامی پێوە دیار بێ عیبە گەنج جلوبەرگێکی دینداری پێوە دیار هەوڵدەن جلوبەرگەکانیان بکەرە جلوبەرگێک کە نامۆترین جلوبەرگێ بە کۆمەڵگای ئێمە ئەمە نەگشتی حەمەلاتە دژی ئێمە بەڵام ئایا ئێمە خۆمان وەکو تاک لەناو کۆمەڵگای موسڵمانان ئایا ئێمە خۆمان هۆکار نین بۆ داڕوخاندنی تاکەکانی کۆمەڵگامان ئایا خۆمان پاڵنەر نین بۆ ئەوەی کۆمەڵگامان دابڕوخێ یان ڕێگە خۆشکەر نین بۆ ئەوەی دوژمنانی ئیسلام بێت لەناو کۆمەڵگامانە خراپە بڵاو بکاتەوە من چەند خاڵێکم داناوە بۆ ڕوونکردنەوەی ئەمە بۆی بزانین هۆکارەکان چین یەکێک لە هۆکارە سەرەکیەکان زانستی شێواو لە نەزانین خراپترە پێشتر هەوڵدراوە خەڵک نەزان بێ نەفامی لە ناو خەڵکا بڵاوکەنەوە بەڵام کاتێ نەفامی و نەزانین لە ناو خەڵکا بڵاوەکەیتەوە کۆمەڵی خەڵک سەیری نەفامەکە نەفامی شتێکی وازەحە نەزانی و تێنەگەیشتن شتێکی زۆر زۆر وازەحە بۆیە بینی لەناو ئەو کۆمەلگایی کاتێک خەڵک هەوڵ ئەدەن نەفامی و بێعلمی بڵاو بکرێتەوە کۆمەڵی خەڵکی زانا پێ ئەگەیەن ئەو زانایانە ئیشەکەن شەو ڕۆژانە خەنە سەر یەکتری بۆ ئەوەی پیاوی گەورە دروستکەن سیرکەن ئەگەر پێشتر کاتێک کە نەخوێنەواری لەناو کۆمەلگامانە بڵاو بووە تاکە ڕێگەیەک بۆ ئەوەی خەڵک ڕێگەی علمی لێوە بدۆزێتەوە حوجرەی مزگەوتەکان بووە حوجرەی فەقێیەتی بووە خوێنەوارێک نییە لە تاریخی کووردا بڕۆی سیر پێبێژ نەمە خوێنەوارێکە لە شوێنێ فێر بووە ئیلا ئەبێ لە بەردەمی مەلا فێر بوو بێ هەر کەسێک هەر سەرکردەیەکتان بینی لە تاریخا خوێنەوارە ئیلا لە حوجرەکان فێری خوێنەواری بوو چکە مەکتەب نەبووە لە وڵاتی ئێمە هەوڵیان داوە کۆمەلگامان جاهیل و نەفام بن کاتێک کە حوجرەکان پێشەنگی کۆمەلگا بوون بوونەتە مەدرسەی خەڵک بوونەتە زانکۆی خەڵک مامۆسا و زانای گەورەی زۆر زۆر گەورەی پێگەیاندووە وەکو ئیبن ئادەمی کوردی پێگەیاندووە وەکو مەلا عەبدوڕەحمانی پێنجێنی پێگەیاندووە وەکو مامۆسا مەلا عومەری قەرەداغی پێگەیاندووە وەکو مامۆسا مەلا عەبدولکەریمی مودەڕیس وەکو کێ ئەو زانا گەورانە بڕۆ سەیکەن لە تاریخە زانای گەورەی وامانەیە حەواشی و نووسینی وای هەیە تەنانەت لە زمانی عەرەبیە کتێبی وایان هەیە ئیسا عەرەب خۆی لێ تێناگەیە تەصریفی مەلا عەلی مەلایەکی کورد لە منتەقەی شنۆ لە کوردستانی ڕۆژەڵات دایناوە هەتا ئیسا عەرەب خۆی لێ تێناگەیە ناتوانن بە دەرس بیڵێنەوە تاکە کەسێک کەتوانێت ئەو کتێبە کە علمی سەرفە لە زمانی عەرەبی و تەصریفی زمانی عەرەبی دانراوە تاکە قەومێک کەتوانێت بێڵێتەوە کورد دەیڵێتەوە ئەو معنای چییە؟ معنای وایە حوجرەکان پێشەنگێک بوون بۆ ئەوەی زانستی دروست بگەێنە خەڵکی کاتێ بینن سیرەکەنم پیاوە گەورانە نەفامی بڵاو کردن لە ناو خەڵکا پیاوی وەکو ئیبن ئادەم دروستە بێ مەلا عەبدولکەریمی مودەڕس دروستە بێ وتیان بێ با هەوڵ بدەین شتێکی تر بکەین نەفامی دیارە وازەحە بە ئاشکراڵێ من نەفامیم خەڵکێکی زانا هەڵەکەوێ لە ناویانە حملەی ئەمڕۆ کە بڵاوە بێتەوە زانستی شێواوە لە ناو کۆمەلگامان هەوڵەدەن علم بشێوێن لە ناو خەڵکە هەوڵەدەن تەهویل بکەن لە ناو خەڵک هەوڵەدەن قەناعەت بکەنە تۆ کە ئەم شتە شتێکی ئەم شتە دروستە شتێکی خراپە ئەمە ڕاستەکەیەتی بۆ نمونە گشتمان نەزانین و هەر کەسێکیش یەک تۆز چاوکراوە بێ نەچوێتە وڵاتی غەربیش و ئەو کەسانی چوونەتە وڵاتی غەرب چاو بکەن بڕۆن سەیری خێزان و عایلەی ئەوروپی بکەن لەگەڵ خێزان و عایلەی خۆمان بە چاوی خۆیان نەبین عایلەی ئێمە هەر خێزانێک دەوڵەتێکە بۆ خۆی وڵاتێکی گەورەیە پیاو لە ناویە سەرۆکە ژن لە ناویە سەرۆکی پەرلەمان و بڕیاردەرە لە ناو ماڵا و پیاو بەهۆی قایمەی ژنێکەوە کۆڵان بە کۆڵانی بازاڕە گەڕێ بۆەوەی قایمەکەی بۆ بێرێتە بەردەستی ئەگەر ئەوانەی نایکەن مخالفەی فەرمانی ئیسلامەکەن ئەگینا ئیسلام هەروایشی وتووە قەت ئیسلام نەیوتووە ژنەکانتان با بچن ناوێن لە ناو سوپەرمارکتەکان بێ و قەرزار بن شتان بۆ بێنن فەرمێتی ئێوە پیاون بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم سوايتان قول لي فرموي الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم يعني أو قيام أو قوامك أخوة دايبة بياو أو تاني كوام من
هاوسەرەکەم پێویستی بە شتێک بێ لە بەردەمی دای بنەم، هەموو شتێک لە بەردەستیا دەستەبەر بێ، ژیانی کامل مسۆگەر لە بەردەستیا ئامادە بێ. دێت پێم ئەڵێ خێزانی ئەوروپی لە ئێوە باشترە ژین، کچەکانیان لە ئێوە باشترە. بۆچی کچەکە ئەو شووە کاتە کەسێکی شەرقی کە لە جوئینیە لە وڵاتەکەی ئەو کەسی نیە، ئەڵێ بێ من ئەو بە خاوەنت خۆم پارێشت بۆ پەیاکەم بەست تۆ مێردم بە. هەرمە جوابی ئەومانەداتەوە ئافرەت لە کۆمەلگای غەربیا بۆتە کۆیلێ، بەڵام کۆیلەیەکی محتەرەم، کۆیلەیەکی بەڕێزەوە کراوەتە کۆیلە، بەڕێزەوە بەکار ئەهێندێ کە چۆنێتی کۆیلەکردن و ئەوانە. ئەوە بابەتێکە ڕەبتی بە مۆزوعی من نییە، بەڵام غەرەزمەوەتانێ پێتان بڵێم ئەوان چۆن زانستمان لێ شێوێنن، چۆن لە تۆ تێگەیەن کە ئافرەتی غەربی لە تۆ پێشکەوتوترە و سەرکەوتوترە، چۆن پیشان تەدەن بە جلوبەرگەکەیە لەبەرەوە سەری ڕوتە بۆیە پێشکەوتووە. یعنی ئەگەر ئافرەت حیجابی هەبوو نیقابی هەبوو ناتوانێت پێشکەوتوو بێ. ئەم زانستە شێوا واخنە ناو مێشکی کۆمەلگای ئێمە، هەوڵەدەن کار لەسەر ئەمە بکەن، ئەڵێن حیجابەکان بسووتێنن. حیجاب هۆکاری پێشکەوتن نییە، لە کاتێکە حیجاب گرانبەهایی ئافرەتی کۆمەلگای ئێمەیە، تاکە ڕقێک و تاکە تووڕەبوونێکیان لە کۆمەلگای ئێمەوەتان ئێمە ئافرەتەکانمان وەکو قەڵا پارێزراوەکانە حیمایی بۆ دانراوە، چاودێری، هیچ کەسێک ناتوانێت دەفری گڵاو بکە، کەس ناتوانێت دەفری کچی ئێمە گڵاو بکە. ئەوان ئەیانەوێت کچەکانمان هەرزان بکەن، کە هەرزانی کچەکانمانیان کرد ئەو کاتە کۆمەلگامان زۆرتر داڕوخێنن. ئەمە یەکێکە لە کارەکان کە ئیشی لەسەرەکەن. پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئاماژەی بەمە کردووە لە حەدیثێکە فەرمێ إن الله لا يقبض العلم انتزاعا ينتزعه من الناس ولكن يقبض العلم بقبض العلماء فإذا لم يبق عالما اتخذ الناس رؤوسا جهالا فأفتوا بغير علم فضلوا وأضلوا. فرمي خواهي قالوا مهربان علم لنا وخلقها برز ناكاتو بشو علم من لنا وتانا نما نا علم لنا وكوملقانا من كاتي عالمي دروست عالم زانانا منه كزانانا من خلقي نفام دينا جهل مركبي هي واتە زانستی شێواوی پێیە. پرسیاریان لێکن ئەڵێن فڵانشت چی؟ ئەڵێ وایە. بە غەیری علم قساکەن، بە جەهلی مرەکەب قساکەن، واتە زانستی شێواوە دەنە خەڵک. جا زانستی شێوا و چاکردنەوەی زۆر زەحمەتە. واتە من ئەگەر مناڵەکەم بێرم فێری علمی بیرکاری بکەم، فێری نیزامی لە یەکدانی بکەم، بڵێم لە یەکدان بریتیە لە دابەشکردنی ژمارەیە بەسەر ژمارەیەکی ترە، ئەو مناڵەمەوە لە مێشکیان ڕاسخ بوو دوای 10 ساڵ حتا بێی فێری بکەیتەوە کە لێکدان معنای دابشکردن نییە، معنای دووبارەکردنەوەی ژمارەی دووهەمە بەقەی ژمارەی یەکەم. هەتا ئەمە لە مێشکیان ڕاستکەیتەوە، ئەم ژمارە بیرکارێ بە شێواوی خستومەتە مێشکیوە، بە 10 ساڵ چووەتە مێشکیەوە، بە 20 ساڵ لە مێشکیان ڕاست نابێتەوە. تا بۆمان ڕاست کردەوە هاتە سەر تایم ڕیشی سپێ و پیرە بێ و بە کەڵک نامێنێتەوە. کابوو زانستی شێواو لە جەهل و نەفامی زۆر خەتەرترە. هەوڵەدەن علمی فاسد درۆ تەفاهات لە ناو خەڵکا بڵاو بکەنەوە. بۆیە ئەمە خاڵی یەکەمی داڕمانی کۆمەلگایە. لە هەر شوێنێکە عالم و زانا پێشەنگی کۆمەلگا نەبوو، خەڵکی نەفام بووە پێشەنگی خەڵک، خەڵکی تێنەگەیشتوو پێشڕەوی مناڵەکانمانیان کرد، تیکتۆکەر و یوتیوبەر و فەیسبووکەر و ئەمانە خەڵکانێکن، خەڵکانێکی بێ ئیش و بێ کەسابەت و بێ ماڵ و حاڵ و ئەمانە هاتن بوونە پێشەنگی مناڵەکانمانیان فێری ئەم شتانە کرد. ئەو کاتە مناڵەکانمان ڕێگە ونەکەن کە ڕێگایان ون کرد کۆمەلگامان ڕۆژ لە ڕۆژ داڕ و خاوتر ئەبێ. فێر نەبووە. کاتێ دێت پێت ئەڵێ هیچ پێوەرێ نییە، یعنی دین چییە؟ حرام چییە؟ درۆیە، حرام و حەڵاڵ نییە. بەها ئەخلاق چییە؟ وەکەی بێ ئەخلاقیەوە ئازادی خۆتە. ئافرەتێک لەگەڵ کوڕێکا تەمەنی 18 ساڵ بێ، پێکەوە ڕێککەون، زینا بکەن پێکەوە، دوای 10 ساڵ بڕۆن لە مەحکەمە بڵێن ئەمە 10 ساڵە زیناکەن، کچەکە خۆی ڕازیە، یان باوکی کچەکە بڕە شکاتکە، یا باوکی کوڕەکە بچێت بڵێ ئەم کچە کوڕەکەمی انحراف پێکرۆ، یان کوڕە 10 ساڵە زیناکەن بە یەکەوە. مەحکەمە پێڵێ خۆتان ڕازین زینا بکەن، ئەڵێ بەڵێ، ئەڵێ پەیوەندی بە ئێمە خۆی ڕازیە و تەمەنی 18 ساڵی تێپەڕاندووە. هەر ئەم کچ و کوڕە ئەگەر بێن لە دەرەوەی مەحکەمە بە ڕەزامەندی باوکی بە دوو شایەت مارەی ببڕێ بڵێ بەوەی تووشی زینا نەهێن، تووشی حرام نەهێن، لە مەحکەمە مارەیان نەبڕیوە،
بڵێن یەکێک بڕۆ ئاگاداری محکەمە بکات و یان شکاتیان بکە بڵێ ئەمانە زەواجی خارج محکەمەیان کردووە سجنیانەکەن ممنوعە زەواجی خارج محکەمە چونکە جونحەیە حەبسیانەکەن حەبس بە مصطلحی قانونی باش کاتێک کە ژنت خواست دێن یاسا دانەڵەن کە تۆ ژنت خواست بۆت نییە ژنەکەت بچووکترین مخالەفەی لەگەڵا بکەی بە زۆر سرجەی لەگەڵ بکەی دەنگت بەرز بێتەوە دراوسێکت تەلەفۆن کە ئەبێ بتگرن سجنتکەن نەفەقەی لەسەر تەبێ نەفەقە بێتە بەردەسی مناڵی نەبێ بۆت نییە قسە بکەی نەئەتوانی بە هیچ جۆرێ اعترازی لەسەر بگری بچووکترین مخالەفە بکەی دەنگ بەرزۆ بکەی تەلەفۆن کا بۆ پۆلیسەت گرێ باشە بەڵام ئەگەر لە کەسێک لەگەڵ کەسێک کابی هاوسەرت نەبێ بە زینە لەگەڵ یابی بۆ خۆتان ڕێکەوە کات تاقەت لێ نەمە جێی بێڵە هیچ حەقێکی نییە و نە نەفەقەی لەسەر نە نەفەقەت لەسەرەتی نە قاڵە و نەشەڕ تاقەت لێ نەمە جێی بێڵە بڕۆ بەلای ژنێکت کامیان خەڵکی هەڵیە بژێرێ گەنج کامیانەکە هەوڵە دەن بەهاکان بەم جۆرە ناو کۆمەلگا نەیەڵن ئەو کاتە ئەبینی عایلە و خێزانەکان کاتێک تەقوای خواناسی تایە زەرەرەکە و پشکی ئاگرەکە بەری ئەو عایلانەی شەکەوێ کچەکانیان شوو ناکە تەمەنی هەڵەکشێ لە 25 ساڵە کاتە سەر زەواجی بۆ نەبووە بیرەکاتەوە بێتاقەتە بێ ئەڵێ زەواج ناکەم بەیانی باوکم و دایکم نامێنێ ئەکەومە لای برا و براژنم چی ئەوێتە خەم و خوتورە و داڵغە و خەفەت لە مێشکێ ئەمانە کاردانەوەی دەرونی لەسەر دروستەکە خەوی ناخۆشە بینێ بێتاقەتە بێ چاوی ڕشکە و پێشکاکە خەفەت وای لێەکە بێتاقەتە بێ لە ماڵەوە وەزعی باش نییە یۆن بەلای زەلامێ ئەڵێن با ڕوقێ بخوێنتە سەریا ئەمە وەزعی باش نییە ڕوقێ خوێنتە سەریا کاردانەوە لە ناخیا دروستە بێ ئەڵێ ئەمە جنۆکە لە گیانایەتی سحری لێکراوە جنۆکەیە ماڵەکە گشێ بێتە جنۆکە و جنۆکە کاری ئەمە گشتی ئەمەتانێت کۆمەلگامان ئەمە دایا ڕوخێنێ هۆکاری سەرەکی بڵاوبوونەوە ئەمانە گشتی ئەم گشتە خەڵکە گشتی سحری ئەم کشە جنۆکە هاتووە گشتی لە کوردستانایی بۆ پێشتر ئەم کشە جنۆکە لێرە نەبوو یعنی بۆچی سەر لەم کاتا گشتی لەم مەوعیدا گشتی هاتووە جنۆکەکان خۆمان بووینێتە جنۆکەی گیانی مناڵەکانی خۆمان بووینێتە سەبەبی بڵاوکردنەوەی ئەمە لەناو کۆمەلگامانە یعنی کلتوری ناشرین بڵاوەکەینەوە ئافرەتێ تەوا قەدرێ ناچن بیخوازنەوە نە گەنجەی خوازێتەوە نەسەر بە هەوێ ئەخوازرێتەوە مەمنوعە نازانم چی ئەمە ئافرەتە کاردانەوەی هەیە غەرائیزەکانی لە ناخیە گشتی ئەبێتە کاردانەوە لە ناخیە زەواجی مسیار یەکێکە لە پێشهاتەکانی ئەم ڕووداوە هەندی عایلە هەیە ئەچێتە محکەمە یەک باریدانە ئەڵێت ئەوێ ئەم قاعەگەشی بگریتە کۆڵ و ئەنجاژنتە دەینێ کوڕەکە بۆی ناخوازرێ دێتەوە ئەڕۆ زینا بکە ئەڵێ زینا تاوانێکی گەورەیە چی بکە ئەڵێ با محکەمە نەزانێ بچم زەواجێک لە دەرەوە بکەم باوکی ڕازیە و دوو شایەت دانەم و مارەیە بڕم و با کەس نەزانێ پێم بزانم کە نەسجنۆ زەواجی مسیاری یەکێکە لە ئیفرازاتی ئەوەی تازە لە وڵاتی ئێمە دەرکەوتەوە پێشتر لە وڵاتەکان زووتر دەرکەوت سە کۆمەڵی زەواجی تر بە ڕێگەوەیە جارێکانەی سە من پێشتر ئەمەم باس کرد بۆ خەڵک بەڵام خەڵک تەسەوری ناکە سەماوەتی زەواجی عورفی پێیا بێ زەواجی عورفی کچێک و کوڕێش نەپێچێ نە باوک نەبرا کەس ئاگای لێ نییە کچەکە ئەڵێ خۆم شوم پێت کرد وڵا قبوڵتم کرد ئەوە کەسی ئەگەر باوەڕی بە ئیسلام بێەوەکە باوەڕی بە ئیسلام نوێ هەر زینای لەگەڵاکە باشە ئیتر جۆرەکانی تری زەواجیش کەیسە لە خەلیج و لە وڵاتی میسر و لە وڵاتەکانی تر باون هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا هەوڵیان داوە بدەن لە بەهاکانی کۆمەلگا کاتێ بەها لە ناو کۆمەلگا نەما ئەو کاتە کۆمەلگا پەرتەوازە خاڵێکی تر لە خاڵەکانەوەتانە ئینسان بەرژەوەندی خۆی پێشی بەرژەوەندی عامە واتە مەسەلەن بۆ منە تۆ خۆت مەسەلەن من ماگانە معاشەکەی خۆم وەرگرم موچەی خۆم وەرگرم ئیتر من ئەقم چیە خەڵکی پێ دێت موچەکەی خۆم دەرێ تر قسەی حەق ناکەم من خۆم گرنگترین شتم من خۆم ژن و مناڵەمە هەیە تر ئەقم چیە خەڵک نیەتی تووشی هەرچیە بێ تەداخلی ناکەم حەقم نییە ئەم بەرژەوەندیانە کاتێ پێشکەوت لە ناو خەڵکا بوو لە لای مناڵەکەی من کوڕەکەم کچەکەم وا پەروەردە کرد وتم پێش یعنی بەرژەوەندی خۆت لە هەموو شتێک گرنگترە بەیانی کوڕەکەم کەسێکی دەرەکی ئەتوانێت بە پارە بیکڕە بیکاتە جاسووس بیکاتە دوژمن تەنانەت بۆ خۆم بەسە بۆ نە کەسێک بیەوێت سمعەتی من لە کەدارکە بم شکێنێ ئەتوانێت بە پارە کوڕەکەم قەناعەت پێ بکات بێت لە ماڵە تەسویرم بکە بڕێ پارەی بداتێ بۆی ناشرینم بکە ئەتوانێ و کاری پێ بکە لەبەرەوە من خۆ مناڵەکەم وا پەروەردە کردوتمە پارە هەموو شتێکە پارە خوای تۆیە پارە لە خوا گرنگترە بۆ تۆ پارەیان دابێت نوێژ مەکە پارە هەبوو نوێژ مەکە پارە هەبوو ڕۆژوو مەگرە عیبادەت مەکە کەس مەناس پارە هەبوو براکە و باوکت بفرۆشە کە من مناڵەکەم وا پەروەردە کرد بەرژەوەندیم پێش هەموو شتێک خست بۆی ئەو کاتە کۆمەلگامان تاک بە تاکی داڕوخی
خاڵێکی تر لە خاڵەکان خوشک و برایانی بەڕێز ترسنۆکیە. ترسنۆکی یەکێکە لە هۆکاری داڕوخانی کۆمەلگاوە. تە مەسەلەن بۆ من بترسم لەبەرەوە بمکوژن. خۆشی پیامبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکە ئەفەرمێ الولد مجبنة مبخلة. ئەفەرمێ مناڵ هۆکاری ئەوەیە ئینسان ترسنۆک بێ و ئینسان ڕەزیل بێ. دوو صیفەتە ئەگەر ئینسان مناڵی هەبوو بیرەکاتەوە ئەڵێ من بەیانی کەسێک بمکوژێ، بەیانی مناڵەکەم بێ باوکەوێ، بێ باوکیش بوو دەروە دەرەوێ، کابوو بۆچی حەقم چییە؟ بۆچی بەیانی بمکوژن مناڵەکەم بێ باوک بێت؟ فێرمەکات ترسنۆک بم، لەبەرەوە هەوڵ دەدەم دەمی خۆم بپارێزم ێژم با مناڵەکەم هەتیو نەکەوێ. باشە مەبخەلە بەخیلی شتەکایەشم بۆ پارەی خێر و سەدەقات و یارمەتی خەڵک بدەم. بەیانی مناڵەکەم با پارەی بۆڵ کرد، مناڵەکەم خانووی هەبێ، سارەی هەبێ، موڵکی هەبێ، کابوو وام لێکا من کەسێک بم ترسنۆک بم نەوێرم هیچ کارێک لە وەڕەزیلیش بم ئەبێتە سەبەبیەوە. بەڵام خوشک و برایانی بەڕێز ئەوە بزانن ترسنۆکی هیچ لە وەزعێک ناگۆڕێ. متەنەبی ئەفەرمێ من لم يمت بالسيف مات بغيره. ئەو کەسەی بە شمشێر نەمرێ بە شتێکی تر ئەمرێ، ئەو کەسەی بە فیشەک نەکوژرێ بە شتێکی تر ئەمرێ، بە سایرە ئەمرێ. یعنی مەفەڕ لە مردن نییە. واتە من لەبەر لە ترسیەوە نەکوژرێم، بێم تەنازل لە دینم بکەم، لە ئەخلاقم بکەم، لە قسەی حەق بکەم، لە ڕەددانەوەی خراپەکاران و ئەو کەسانی دێن بەهای کۆمەڵگا تێکەدەن زمانم بگرم، لەبەرەوە لە مەلایەتی دەرم نەکەن، لەبەرەوە مزگەوتەکەم لێ نەسێننەوە، لەبەرەوە نەمکوژن، لەبەرەوە مەعاشەکەم نەبڕن، ترسنۆکی بکەم لە پێناوی ئەمە، دینەکەم بخەمە خزمەتی ئەوە بۆی پارەم دەستکەوێ، بۆی مناڵەکانم بپارێزم. ئەو کاتە عەقڵێتم وای لێهاتەوە کۆمەڵگاکەم دواخەم و دڵنیابن لە قەزا و قەدەری خوا ڕاناکەم. مەفەڕ نییە لە قەزا و قەدەری خوا. شاعرێکە فەرمێ إذا غامرت في شرف مروم فلا تقنع بما دون النجوم. فەرمێ هەر کاتێک بە دوای شەرەف و سەربەرزی و گەورەیەکا گەڕیای لە ئەسێرە نزمتر مەگەڕێ، بێژە با قەیچێ تۆزێ خوار ئەسێرە بێ و هیلاک کەمتر بم. نە، هەوڵ دەبگەیە ئەستێرەکانەوەندە بەرز بە. فطعم الموت في أمر صغير كطعم الموت في أمر عظيم. واتە مردن هەر یەک تامی هەیە لە پێناوی شتی بچووکە. مەسەل بۆ نمونە تۆ ئەگەر بمریت بە حادیسەی سیارەت یا بچی و بە فیشەک بکوژێ، مردن هەر مردنە. کابوو بۆ لە ڕێگەی حەق و ڕاستگۆیی و قسەی باش و ڕاستکردنەوەی کۆمەلگان بە فیشەک نەکوژرێن. بۆ بە فیشەک نەکوژرێن؟ ڕێکوامان لێ هاتۆیس. بەس موچەکەی من هەبێ لە مزگەوتەکەی خۆمە دانیشم و بەرچاوم و مەلایەکی ترە کوژرێ، سرم دانەوێنم وڵێ مناقم چییە خۆ من نەکوژراوم. ئەو مریشکانە ڕۆژ لە ڕۆژ دێت سرایان دێ ئاخر دانە هەموویان سەرە بردرێن. دڵنیابە ئەمڕۆ مەلایەکە کوژرێ لە ڕێگەی مەلایەتیا، سبەینێ منە کوژرێم، سبەینێ مەلای تر، سبەی تر گشتیە کوژرێ. کابوو ترسنۆکی داتمان نادا. فطعم الموت في أمر صغير كطعم الموت في أمر عظيم. یەک مردن یەک تامی هەیە بەخوا، گشتی یەکێک. کابرا هەوە هەر شتێک بمرێ هەر ئەمرێ. ئاسان و قورسی هەیە بە ئاسانیە. ناخۆشترین مردن لە ناو کۆمەلگای ئێمە کەسێکەیەشن وای تووشی سەرەتان بووە، کە باشترین جۆری مردنەوە تا ئینسان تووشی سەرەتان بمرێ. چونکە هەر مردن هەر مردنە. بۆ ئەو کەسێک کە تووشی سەرەتانە بێ نزیکەی 3 مانگ 5 مانگ ساڵێ تەمەنی ئەمێنێتەوە، لەم ماوە ئەتوانێ تۆبەیەکی باش بکە، قەرزاری کەسێکە قەرزەکانی بگێڕێتەوە، شتەکانی ڕێککاتەوە، بڕێ وەسێت و نەسیحەت بۆ مناڵەکانی بەجێ بێڵێ، بینی خۆی و خوا چاک بکە، بینی خۆی و هاوسەر و خێزانەکانی چاککە، کۆمەڵێک وەسێتنامە، کۆمەڵێ نووسینی کتێب، شتێک بنووسێت و بەجێ بێڵێ و بۆ خۆی بڕوا خۆ هەر ئەمرێ، دنیا هەر ئەمرێ. ئەزانێ مردن لە ڕێگایەتی و خۆی ئامادە ئەکا بۆی و ئامادە باشی تیا هەیە. بەڵام خراپترین مردنە و کەسەتانێک کە سیارە لێ خوڕێ ئەچێ ئەڵێ ئەڕۆم پارە دێنمەوە، چەند دەفتەر دۆلار دێنمەوە، لە ڕێگە تووشی حادسەی لە ماوەی 1 سانی ئەمرێ. نە وەسێتی بەجێهێشتووە، نە گەردن ئازایی لە کەس کردووە، نە عیلمێکی بەجێهێشتووە، نە تۆبەی کردووە لە گوناحی، جاری وایە بۆ تاوانە ڕوا لە ڕێگەی تاوانە ئەمرێ. کابوو خەتەرترین مردنەوەتانێ ئینسان لە ناکا کتوپڕ بمرێت و تۆبە نەکات و بینی خۆی و دنیا و قیامەتیشی بڕوە. بەدبەختی ئەوەتانێ. یەکێکی تر لە خاڵەکان کە زۆر گرنگە ئەوەتانێکەوە ئینسان متمانەی بە خۆی نەمێنێ.
و هەوڵ ئەدرێ ئیستا هەوڵ بدەن بە گەنج بڵێن تۆ چیت تۆ کێیت تۆ هیچت لە دەست نایە چۆن ئەمە دروستەکەن لە مناڵی مۆبایلێکەتەنە دەستیوە ئینتەرنێتێکی بۆ ئەکەنەوە ئەوڕا ئیش و کاری ئەوەتانە سێرەکە لە تیکتۆک بزان خەڵک چۆن هەڵپەرکیەکە چۆن قاڵەقاڵەکە چۆن ئەماکە چۆن ئەواکە کار و کەسابەتی یەکەنە ئەمە کاتێک گەورە بوو تەمەنی بووە 30 ساڵی هیچی کۆ نەکردوێتەوە بانگ یەکەن ئەڵێن وەرە بێ تۆ بڕۆ فڵانشت بکە ناتوانم سەرەکەن هیچ کابوو تۆ هیچ لە دەست نایە کاتێک کە تۆ متمانەت بە خودی خۆت نەما وازانی خۆت هیچ نیت ناتوانی هیچ بکەی ئەو کاتە هیچ شتێک نییە تۆ پێش بخاوە کۆمەلگا خەڵک متمانی بە خودی خۆی نەما متمانی بە گەنجەکانی یەو تەسەور بکەن ئەو تونێلانە دروستەکرێ شاخیان تیا هەڵکۆڵیوە و سارە بە ناویان ڕۆ ئەو تونێلانە پیاوی پیر دروستی کردووە دەست لەرزۆک یا گەنج دروستی کردووە گەنج قودرەت و تااقەتێکی زۆر سەیری هەیە زۆر توانای گەورەی هەیە ئەتوانێت شاخەکان هەڵکۆڵێ ئەتوانێت بە ئاسمانە بڕوە ئەتوانێت بە ناو دەریایە بڕوە توانای زۆرە ئێمە دێین توانای گەنجەکانمان گشتی ئیفراز دەکەین لە بەرەو متمانە بڵێن تۆ هیچ پێ ناکرێ هیچ کار و کەسابەتێکت پێ ناکرێت لە کاتێکە تۆی گەنجێکە تەمەنی 20 ساڵە بە من ئەڵێ مامۆسا زۆر بێتاقەتم لە ژیان هیچم پێ ناکرێ ناتوانم هیچ بکەم بۆ ناتوانی هیچکەی تۆ 20 ساڵ عمرتە تۆ 25 ساڵ عمرتە هایتە قمەی و ئەوجی قووەت و توانایە ئیستا تازە لە دایکەبی تازە ئازانی ژیان معنای چییە تۆی کچ تەمەنت 20 ساڵ 25 ساڵە بۆ دەستت لە خۆت شۆردووە متمانەت بە خۆت نەماتەوە کۆتاییت پێ کە کۆتاییت پێهات لەلایەنی ئەوەی کە متمانەت بە خۆت بێ هیچ شتێکت پێ ناکرێتەوە دەستەوسان دانیشی ڕۆژ لە ڕۆژ بەسەرەکەی تا ئەمریت خۆشی ژیان چییە یعنی سەر ئەم هێنانەی کە ئەبینی جادەکان هەیە هیلاکیە ماندووبوونی خەڵک بەکار نێری نە جادە هەیە نە سارە ڕێیەکە نەوەسیلە ئەمێنە هیچ نامێنێ کۆتایی بە هەموو شتەکان دێ ئێمە هەوڵە دەین استفادە لە گەنجەکانمان نەکەین تاقە و توانەکانیان خەفە ئەکرێ ئێمە نایکەین ئیعلامێکی غەربی هەیە بەغێر مباشر لە ڕێی ڕیکلامەکان و لە ڕێی وەسایلی تەواصل اجتماعی و ئەمانە هەوڵە دەن گەنجەکان والێ بکەن بڵێن تۆ بای هیچ نیت ئیلا بریتیت لە کائینێک دانیشی بەرامبەر تیکتۆک بەرامبەر فەیسبوک بەرامبەر یوتیوب دانیشی سەری ڤیدیۆی خەڵکی بزان خەڵک چیەکەن ئەم گەنجە کاتێکە ئەم ڕوحیەتە لە ناخیاز ئیسە گشت گەنجەکانمان وایە لێات با قەنەعەت کا بڵێ من زۆر مهم گەنجی وایە هەڵە من حساب بۆ زەلام ناکەم من یەکەم پیاوە من نازانم چی بەڵام سەیرەکەی ماهیەتی ئەرەوەیە بریتە لە ماهیەتی زەلامە بەرامبەر مۆبایلە دانیشە سەیرەکە لە تیکتۆک بزانە خەڵک چۆن هەڵەپەڕێ و چۆن خۆی سووک ئەکا سەری ئەوە بکات لەوە زیاتر هیچ داهاتێک بۆ کۆمەلگا پێشکەش ناکە ئەمە چییە لە ناو مێشکی گەنجەکانمان کچ و کوڕەکانمانە سەلماوە ئەمە چیە کچێک تەمەنی 15 ساڵە سەرەتای ژیانێتی کە ئیسە کاتێوەتان ئەتوانێت خۆی پێ بگەێنێ بەیانی بێتە دکتۆرە بێتە پزیشک بێتە محامی بێتە حاکم بێتە سەرکردە بێتە گەورە بێتە پێشەنگ بێتە بانخواز بێتە هەموو شتە گەورەکان بێتە دایکێکی باش کە مناڵی جوان پەروەردە بکە ئەم کچەوازی لە هەموو شتەکانی ناوە هاتۆ بۆتە کائینی بەردەم ئەم تابلێتە بۆتە کائینی بەردەم مۆبایلەکەی بۆتە کۆیلەی دەستی کەسێک بۆتە کۆیلەی حەز و ئارەزوەکانی بۆتە کۆیلەی دەستی کوڕەکە بۆتە کۆیلەی دەستی کچێک بۆ کێ وای کردووە لە ناو مێشکی گەنجەکانمان ئەمە دروستکەن 99 پۆینت ئەوەی هێناوە ئەو کولەی کە داوایەکە وەری ناگرێ بۆ وای لێەکەن لەبەرەوە ئەبێت تۆ لە داهاتوە تێبگەی کە تۆ کائینی بەردەم مۆبایلی تۆ تەنیا کەسێکی ئەبێ لە بەردەم مۆبایلەکەت تا دانیشی بوویتە کۆیلەی بەردەم مۆبایلەکەت لە کاتی خۆیان نالیەکێکە لە شاعیرەکانی کورد کاتە شعری بە کوردی نووسی خەڵکیانت تخوا مەکەی شعرە لەو سەردەما عیب بوو خەڵک شعر بە کوردی بنووس کورد زمانی شعری نەبوو زمانی شعر زمانی فارسی زمانی تورکی زمانی عەرەبی ئەوەی بە کوردی شعری بنووسە کەی قسەیە ئەمە قسەی زیادەیە ئەیکەی نالی لەو سەردەما بە چەند بەیتێک جوابیان داتوڵێ طبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشاءەکە امتحانی خۆیە مەقسوودی لە عەمدەن وا دەکا ئەڵێ من نەزانم تورکی و فارسی و کوردی بنووسم بۆچی بە کوردیە نووسم لەبەرەوە امتحانی خۆمەکەم ئەڵێم بزانم ئەتوانم بەو زمانەی خەڵک ئێژێ زمانی شعر نییە بزانم ئەتوانم شعرێک بنووسم کەس نەتوانێوەکەوە بنووسێ امتحانی خۆمەکەم من خۆمە زانم خۆم کێم ئەڵێ امتحانی خۆیە مەقسوودی لە عەمدەن وا دەکا یا لە مەیدانی فەساحەتدا بە مثلی شەهسوار بێتەئەمل بەو هەموو نەوعە زوبانی ڕائەکە
ئەڵێ وەکو چۆن زەلامێ شاسوارە ئەسپەکە دەنە دەسی سە ئەسب بدەنە دەست من ئەسب لێ بخڕم بەس نەکەومە خوارەوە نازانم بەس یا سایقێک زەلامێک سیارە بدەنە دەستیوە لە ژیانە ساری لێ نەخوڕیوە ئەڵێ بەس سوکانەکەم نەچێتە ئەولاوە بیری لای هیچ نییە نە بیری لای ئاوێنەیەتی نە بیری لای ئیشارەتێتی نە بیری لای گێڕی سیارەکەیەتی بەڵام کەسێک شاسوار بوو بە هەر کوێ بیەوێ ڕوا ئەڵێ منیش زمانم وەکو شاسوار وایە بە هەر زمانی قسە بکەم بە هەر شێوەیەکە بمەوێ بەو شێوازە قساکەم ئەڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە نەڵێن لەفزەکانی ئەمە وشەی کوردیە و خۆی دای ئەنات و قسەی کوردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاالبی مەعنا دەکا هەر کەسێک دانایە و عالیمە و زانایە بێ سێر معنای قسەکانم بکە ئەڵێ بێتە حوجرەم پارچە پارچەی مسوەدەم بکرێ بە ڕۆح هەر کەسێک و تاڵ و پارچەی بێ بەدڵ سەودا دەکا هەر کەسێک بە دوای پارچەیەکە ئاگەڕێ کە لە عالەمە بەدیلی نەوێ وێنەی نەبێ بابێ لە حوجرەی فەقێتەکەی منە بە ڕۆحی مسوەدەی شعرەکانم کاتێەوە مسوەدەی نووسم دوای نەقلێکە مسوەدەکە فرە نادەمەنا و تەنەکەی خۆڵەکەوە بێ ئەو مسوەدە تەنەکە خۆڵەکانم بکرێ بە ڕۆح چونکە مسوەدەکانی من گرانە ئەزانن ئیستا هەرێکێک لە ئێمە بە ڕۆحی مسوەدەی ناو تەنەکەی خۆڵەکەی نالیە کڕین مسوەدەیەکی نالی نەماوە ئەڵێ بێتە حوجرەم پارچە پارچەی مسوەدەم بکرێ بە ڕۆح هەر کەسێک و تاڵ و پارچەی بێ بەدڵ سەودا دەکە حوجرەکان فەقەی ئاوایان پێگەیان ئاوا متمانەی بەخۆی بوو حسابی بۆ قسەی کەس ناکرد ئیستش زانکۆکانمان ئەو گەنجانەمان پێگەینێ کە زانکۆ تەواوەکە بۆ خۆی دانیشێ لە ماڵە بێتە کاینی بەردەمی تیکتۆک و یوتیوب ئەڵە شعری خەڵقی کەی دەگاتە شعری من بۆ نازکی کەی لە دقەتدا پەتک دەعوا لەگەڵ هەودا دەکە شعری خەڵکی تر عەرەب و فارس و تورک کەی شعریان وەکو شعری منە ئەوان طەبیعان وەکو گورێس وایە من طەبعم وەکو دەزوو وەکو داو وایە وەکو هەودا وایە طەبعی من ناسکە ناسک طەبعی من وەکووانی ئەوان وەکو گورێسە شعرەکانیان بڕۆن بزانن ئیمرؤ القەیسی شاعری جاهلی شعری وەکو نالی وتووە بڕۆن بزانن متەنەبی توانیوێتی خورما وەکو نالی بەکاربێنێ بۆ شعر بۆ وەصف کە خورما هی عەرەبە کوردە ئەم کاتێک کە متمانەت بە خۆت بووە بیتە گەورە بیتە سەرگەورەی کۆمەڵگا بەڵام زانست کاتێ ئیهانە ئەکرێ لەناو کۆمەڵگامانە کاتێ ئیهمال ئەکرێ کاتێ سوکایەتی پێ ئەکرێ کۆمەڵگامان ڕۆژ ڕۆژ بۆ دوای لەبەر ئەوە گرنگیدان بە زانست و علم هۆکاری سەرەکی و گەڕانەوەیە لەم قۆناغەیە گینا هۆکاری ترمان زۆرە خوای گەورە مێرە یعنی ئومەتێکین یەکەم وشە لە قورئان دابەزیوە چییە؟ ئیقڕە بۆچی کۆمەڵگایە دابەزیوە بۆ کۆمەڵگای عەرەب دابەزیوە کە پێوترا عەرەبی جاهلی لەسەر عەشرەتایەتی لەسەر ڕای ئەسپێک غاردانی ئەسپ 500 ساڵ شەڕیان کردووە هەزاران خەڵکیان لە یەکتری کوشتووە کاتێ لە ئیقڕەیان بۆ دائەبەزێ کتێبێکان بۆ کەلیمەی قورئان لە قەرەئەوە هاتووە ئیقڕە دابەزێ بۆ کۆمەڵگا خوا پێیانە فەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله أبنى خير أمة لبرو بإقراء دسي بيك خوا فرمي وقرآنا فرقناه لتقرأه على الناس على مكث إما قرآن من ببجبج دا بس بوي بيخوني توب وخلقي قراءتي يا خندني تيايا أبيت أمتي إقرأ وابش لخندنا وبكا ألين هەر تاکێک بە پێی دابەشکردن هەر تاکێک لە کۆمەڵگای شەرقیە لە ساڵێکە 6 سەعاتە خوێنێتەوە ئەگەر دابەشکێت سەر تاکەکان لە ساڵێکە 6 سەعات 6 سەعات لە یەک ساڵە 6 سەعات خوێندنی بەرەکەوێ ئیتر بزانە ئەگەر ئەم خوێندە ئەبینین خەڵک بزان خەڵک ناخوێنێتەوە ئومەتی ئیقڕە کاتێ قورئان دابەزی بەسەر ئومەتی عەرەبە خوا پێیانە فەرمێ بەسەر ئومەتی ئیسلام پێیان فەرمێ كنتم خير أمة کاتێ قورئان بەسەر پێغەمبەر ساسەم دابەزێ کە ئومیە نەخوێنەوارە خوێندنی نەخوێندووە زانکۆ شادەی نییە ئەبێتە خەیری ئومەت خەیری مرۆڤ باشترین مرۆڤایەتی کاتێ قورئان لە شەوی قەدرە دابەزێ خوا پێ فەرمێ ليلة القدر خير من ألف إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من ألف شهر كاتە لە مانگی ڕەمەزانە دابەزێ خوا فەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن ئەبێتە سەیدی هەموو مانگەکان لەبەر چییە لەبەرەوە ئیقڕە خوێندن علم قورئان هەر کەسێک ڕێڕەوی علم بگرێ خوا بەرزی ئەکاتو هەر کەسێک ڕێڕەوی زانست بگرێ خوای گەورە بەرزی ئەکاتو پایە بڵندی ئەکا گەورەی ئەکاتەوە تەنانەت ابن قەیم
ئەفەرمێ فەزلی علم ئەوەندە گەورەیە ئەگەر بێت و کەسێک سەگی ڕاوی هەبێ تاژی ڕاوی هەبێ ئەگەر تعلیم کرابێ علمی ڕاوی هەبێ بسم الله بکا بچێ کەروێشکێک بگرێ کەروێشکەکە لە ژێر دەمیان مردار بێتەوە حەڵاڵە گۆشتەکەی بسم الله کردبێ لەبەرەوە کەلبی معلەمە خوا فەرمێ وما علمتم من الجوارح مكلبين ئەوانەی کەوا پێیان ئەوترێ سەگی ڕاوی تاژی ئەگەر معلم بێ بەڕاو کەروێشک لە ژێر دەمیان مردار بێتەوە گۆشتەکەی حەڵاڵە بەڵام ئەگەر علمی نەبێ علمی ڕاوی نەبێ لە ژێر دەمیان مردار بێتەوە گۆشتەکەی حرامە ابن قەیمە فەرمێ كفى العلم فخرا أن يقدم كلبا معلما على كلب غير معلم سەگێکی فێرکرا و خاوەن علم خوا فەزلی داواتە سەر سەگێکا کە علمی نییە ئەمە علمی ڕاوی هەیە کەروێشکی ژێردەمی ئەگەر مرداریش بێتەوە حەڵاڵە کابوو تۆی مرۆڤ کە سەرداری کائیناتی سەرزەویت کە هەموو کائینات خزمەتکارە لە بەردەستی تۆیە شێر و پڵنگ و حیوانە گەورە و درندەکان هەمووی دەستەوسانە لەبەر عیلم و زانستیت و لەبەردەم تۆیە تۆ بێیت واز لە عیلم و ئیقرا و عیلم و زانستوانە بێنیت ببیت بوویتە کۆیلەی بەردەمی مۆبایل و تەکنۆلۆجیا ببیت بێ لە بەردەم ڤیدۆیە دانیشی خەڵک ڕەقست بۆ بکە لەبەرەوە خوشک و برایانی بەڕێز لەمە زیاتر سەرتان نایەشێنم هۆکاری داڕمانی کۆمەلگامانەوەتانێ هۆکاری سەرەکیەوەتانێ لە دەرەوە خەڵکانێک هەن ئیش ئەکەن و خەڵکانێکی دەسەڵاتدار لە کۆمەلگای ئەمە بەکار دێنن بۆ ئەمە بەکاری دێنن هەر بە واقعی ئەڵێ بڕۆ بەهاکان تێکدا بڕۆ سەرپۆش لەسەری کچەکانیان بکەرەوە بڕۆ بەرنامەی پەروەردە تێک بدە بۆی علم لە ناو مەدرسە نەمێنێ بۆی تەڵەبە زانکۆ تەواو بکە خڕیجی بەشی زمانی عەرەبی بێ عەرەبی نەزانێ خڕیجی بەشی زمانی ئینگلیزی بێ ئینگلیزی نەزانێ دەرچووی کۆمەڵناسی بێ گەورەترین کێشە لە ماڵ خۆیەوە دەرچووی بەشی یاسا بێ زەلام بکوژێ دەرچووی بەشی نازانم چی هەر چی خراپە بڕۆ پەروەردەی خەڵک تێک بدە بڕۆ ئەخلاقی خەڵک تێک بدە بڕۆ هەوڵ بدە خەڵک ئالوودە بکەرە هینۆ بۆی گەنجەکانیان خەریکی هەڵپەرکێوشت ئیش ئەکرێ لەسەری بەورترین شێوە خەڵکانێک هەیە تایبەت بۆ ئەمە دانیشتون شەو و ڕۆژ دائەنن یاسا اختراحەکەن پرۆژە ئەدەنە پەرلەمان چی بکەن بۆ ئەوەی هەوڵ بدەن بەها لە ناو کۆمەلگا بسەنەوە ئەخلاق لە ناو کۆمەلگا دەربکەن علم و زانست و پەروەردە لە ناو کۆمەلگا دەربکەن بۆ ئەوەی داهاتی و ئەم میلەتە ڕۆژ لە ڕۆژ بەرەو داڕوخان بڕوە دڵنیابن ملەتی ئیسلام لە تاریخا زۆر جار تووشی ئەمە بووە لەمەش زیاتر تووشی انحیطاط بووە مادام قورآن ماوە لە ناومانە ڕۆژی هەڵەسینەوە بەڵام ئەگەر ئەهلی نەبن خوا لە قورآنا فەرمێ وإن تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكونوا أمثالكم ئەگەر پشتی لێ هەڵبکەن خوای گەورە مێرەبان کەسانێکی تر تێرێ شیاون ئیش بە قورآنەکە ئەکەن خوا بەرزیانەکاتۆ ئێوە لە ناوەدا و تیا ئەچن و ئەبنە عیبرەت بۆ تاریخ باسمانەکەن لە تاریخ ئەڵێن کاتی خۆی ئەم خەڵکەی کەوا لەسەر ئەم عەرزە ژیاوە خەریکی چی بوون چیان کردووە داهاتەکانیان چییە بە مناڵەکەت ئەڵێن ئەمە دایکت کاتی خۆی چی لە دوای خۆت بەجێهێشت وەڵا دایکم لە دوای خۆم تیکتۆکێکی بەجێهێشتووە ڕەقسی کرۆ بۆ خەڵکی باوکت چی کرد باوکت چی بوو لە ناو کۆمەلگا وەڵا باوکم قەشمەری تیکتۆک بوو ئەمە بۆ میلەتەکانی دوای خۆمان بەجێرن دڵنیابن میلەتی ئیسلام هەڵەسێتەوە بەڵام لەگەڵ کەسێک کۆمەڵێکە هەڵەسێتەوە کەوا بگەڕێنەوە بۆ ئیقرا کە خوای گەورە میهرەبان بەرزیانی کردووە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێکەوە مسریان گرت ڕۆیشت بۆ مسر مناڵێکی لەگەڵ بوو مناڵێکی خۆی لەگەڵ خۆی بردبوو عەمری کوڕی عاس هات وتی ئەی ئیمام ئەمە شوێنی فرعونەکانە خەڵک ئەمە شوێنی فرعون بووە کاتی خۆی ئێمە چاوەڕێ بوو نیسە جێیشێک بەدوا تا بێ خەڵک گشتی بترسێ بڵێنەوە خەلیفەی موسڵمانان هات ئەوە عەرز کەوتە ژێر دەسەڵاتمان تۆمە چی هاتووی سواری وڵاخێک بوویتە و خۆت و مناڵێک هاتووی تیا عەمر نحن قوم كنا أذل الأقوام فأعزنا الله بالإسلام فإن ابتغينا العز من غير الإسلام ذللنا فەرمی عەمر ئێمە زەلیلترین قەومین جارین جمێنە یەکتریمانە کوشت خوا بەهۆی ئیسلام و بەهۆی قورئانەوە بەرزمانی کرد ئەوەتانێ فرعون لە بەردەستمانە چۆکی داداوە ئەوە میقادۆ و کیسرا و دەسەڵاتدارەکان گشتی لە بەردەستمانە چۆکی داداوە خوا بەهۆی قورئانەوە بەهۆی ئیسلام و عیزەتی دا پێمان ئیسا عیزەت لە غەیری ئیسلام بخوازین خوا زەلیلمانەکە یەکێک لە تابعیەکان ئەگەڕێتەوە ئەڵێ ئەو ڕۆژە ئیمامی عومەر هات بۆ مسر لە پشتەوە پینەکانی قەی کراسەکەی ژمار 11 پینە بە قەی کراسەکەیەوە بوو ئیمامی عومەریش ئەو پیاوە گەورەیە کە لە تاریخا هەیە ئیسا سەر جلوبەرگەکانی ئێمە بکە و سەیری ئەو داهاتە کە پێشکەشی بە خەڵکەکەی بەداخەوە داواکەم لە خوای گەورە مێهرەبان بە گەورەی خۆی ڕەحمان لێ بکە ئەو مەجد و عیزەی کەوا لەناو ئومەتمان بۆ خوای گەورە مێهرەبان زیندوی بکاتەوە یا ڕەب العالمین خوایە بە گەورەی خۆت داوات لێ یەکەین
گەنجەکانمان بگێڕەوە بۆ ڕێگای ڕاست هەر کەسێک ئەوێت گەنجەکانمان انحراف کە و لە ڕێگەی ڕاست لە ڕێگەی دروست لا بدات و بەرەو خراپە بڕات و مەشغوڵی بکالەوە بەدەستهێنانی مەجد و سەربەرزیەکانی یا رب العالمین خوایە لە ناوی بدا خوایە بە گەورەی خۆت داوات لێکم دڵمان پڕ بکەی لە نوری ئیمان خۆشەویستی خۆت و پێغەمبەرەکەت صلى الله عليه وآله وسلم دڵمان جێگیر کە یا رب العالمین خوایە بە گەورەی خۆت داوات لێ ئەەکەین وڵاتمان لە شەڕ و ئاشوب و بەڵاو مصیبەت بپارێزە خوایە گیانە کەسێک ئەوێت ئەم میلەتەمان دواکەوتوو بێت هەر کەسێک ئەوێت خۆی تێر بکات لەسەر ئەساسی برسێتی ئەم میلەتە خوایە گیان لە ناوی بدەیت خوایە گیان هەر کەسێک ئەوێت ئەم میلەتەمان دواکەوتوو بێت هەر کەسێک هەر پرۆژەیەک هەر مەشروعێک تەقدیمەکا بۆەوەی ئەو میلەتەمان بەها و ئەخلاق و دین و پێشکەوتنەکانی دوا بخات و علم و زانست لە ناوی ڕابکێشە یا رب العالمین خوایە گیان ئەیخێنە بەردەرگای قەهر و غەزەبی خۆت خوایە گیان بە گەورەی خۆت ڕزگارمان بکە لە دەستی آمين يا رب العالمين وسبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله غيرك أستغفرك وأتوب إليك